ساڵ ئێمەدا ئەنیشین ئەخۆینەوە بەڵام لە هەمووی سەیرتر مناڵێک تەمەنی 10 ساڵە هاتووە لەگەڵمانە مەشروب بخۆ 10 ساڵ کوورە تۆ چایە بخۆ یەک چای خست خۆ سەرخۆش دەکا دامەوە تۆ 4 ساڵە لە شیر بڕاویتەوە لە مەشروبە چی بۆیە ئەبێ برادەراتی بزانی کی ئەەکەی ئەمانە بۆ توش بوون قابلە لە خۆیانەوە خوا خستێ دڵی بڕا مەشروب بخوا یان لە برادەرەکەیەوە توش بوو یان لە برا گەورەکەیەوە یان لە باوکیەوە یان لە باوکیەوە توش بوو قابلە لە کیەوە خۆ لە ئاسمانەوە لە مەریخەوە توش بوو هاتووە بۆیە هاوڕێتی هەموو کەس مەکە با توش نەبی و سەریش مەکەرە ئەم شتانەوە سەیرەکەی ساردیەک شەربەتێکە کڕێ 1 ساعت ئەم دی و ئەو دیوێکا بزانم تاریخەکەی بەسەر چووە بەسەر نەچووە کی ئەڵێ تووشی نەخۆشیەکەم ناکە ئەم دەرما ئەم خواردنە بەسەر چووە گومانە هەیە تووشی نەخۆشی کانای خۆی بەڵام ئەم لەسەر بەرگەکەی نووسراوە تووشی سیل و سەرەتان تەکە هەرێ خۆی بۆیە ئەگەر دکتۆر بە هەر کەسێکی وت ئەو شتە بخۆی ئەتکوژێت ئەگەر خواردی ئەوە قاتڵی نەفسی خۆیەتی و ئەچێتە دۆزەخەوە دکتۆر وتی ئەتکوژێ بیخۆی هەر خواردت ئەوە قاتڵی نەفسی خۆتی شوێنەکە دۆزەخە ئیتر مەشروبە جگەرەیە تلیاکە هەر شتێک بێ زەرەری بۆ تۆ بێ نابێ